في النار. لحديثك صحيح بخاري دهاتوا في غمري خوشويسمان صلى الله عليه وسلم دا فرمي لخوم دا دو ملائكة هات من ينبرت كومالك عذابيان بيشانم دا اوانيك لدنيا دا تاوانيان كردوا لناو غوركيان دا باجي تاوانكانيان ددن اگر توبيان نكد بي لدنيا دا. خوشویستی خواه فرمیه صلی الله علیه وسلم او دو ملائکه سلامی خواه پرودگاریان لسر بی منیان برد کسی کیان پیشانم دا ام کسان که نیشانم دا کسی لسر پشت پال کوتبو لسر پشت پال کوتبو کسی کیش بدیار سریو بو بلان بدیار سریو بو چون بردی کی زور گوری پیو بدیار سری ام انسانه و وستابو که لسر پشت پال کوتبو بينا برچاوي خود لسر پشت پال كوت بيتي كسيكيش ببرديكي گورو بان سرت وستابت لآستي سرت پیغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم بهيزو بقوتي خوي جاء او كسيك بديار سري او تاوان بارويا يا ملائكة يا كسيك خواه گورو درستي كدو بو او كالتعذيبي او كسبدا والله اعلم. افرمي ام برده گوري هلا قرت ئەی کێشا بەسەری ئەو ئینسانەدا کە لەسەر پشت پاڵکەوتووە بەردێکی گەورە بەدە بەبان سەرتا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم سەری ئەتەقان هەمووی ئەقرنجان هەمووی پان ئەکردەوە پەنا بەخوای گەورە بەڵام مردن نییە بە هیچ جۆرێک ئینسان یەکجار دەمرێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەوەندە بەهێز بەردەکەی ئەدا بەبان سەریدا سەری پان دەکردەوە سەری دەشکاند بەردەکە دەڕۆشت ماوەیەک زۆر دەڕۆشت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەم کەسە کە بە پێوەیە ئەڕۆشت بەردەکەی دەهێنایەوە دووبارە بەردەکەی ئەدا بان سەریە بەردەکە هەم دەڕۆشتەوە هەم دەهێنایەوە ئەیدا بە سەریدا. ئەمە عەزابی ناو گۆڕە ناو قەبرە بۆ ئەو کەسانەی کە تاوانیان کردو پەشیمان نابنەوە و هوڕی دەکەن ملکەچی فەرمانی خوا ناکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ هەموو جارێک کە ئەم بەردە دەڕوات غڵ دەبێ و دەڕوات ئەو کەسە دەچێ بەردەکە دەهێنێتەوە هەتا بەردەکە دەهێنێت و ئەم ئینسانە تاوانبارە سەری چاکە بێتەوە دووبارە بەردەکەی لێ ئەدا و سەری پانەکاتەوە هەم دەڕوا هەتا بەردەکە دەهێنێت سەری چاکە بێتەوە هەم لێ ئەداتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەتا ڕۆژی قیامەت ئەمە عەزابەکەیەتی سرت پان ئەکرێتەوە بەبەرد ئەکێشن بە سەردا نە جارێک و نە هەزار جار و نە ملیۆنێک جار هەتا ڕۆژی قیامەت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم وتم سبحان الله ئەمانە چین ئەم دوانە چین ئەم تاوانبارە چی کردووە لە دنیادا کە ئاوا بەم شێوەیە خوای گەورە ئەم کەسەی بۆ داناوە بۆی سزای بدا و بەرد سەری پان کاتەوە سەری بتەقێنێ سەری بشکێنێ سەری بپریشێنێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێککە پرسیاری کرد لەو دوو مەلائیکە فەرموویان ئەمە دوو تاوانبار شمولی ئەم عوقوبە دەکەن دوو تاوانبار یەکەمیان فإنه الرجل يأخذ القرآن فيرفضه ئەم ئینسانە لە دنیادا کەسێک بوو قورئان فێر بوو دوای وازی لە قورئان هێنا قورئانی لەبەر کرد دوایی لەبیری کرد وازی لەوە هێنا ئیش بە قورئان بکە کردەوە بە قورئان بکات قورئان بخوێنێتەوە بۆی ئەو کەسەی قورئان دەزانی قورئان بخوێنە ئەگەر وازی لێ بهێنی لە خوێندنەوەی لە کردەوە پێکردنی لە تەطبیقکردنی ئەوە سزاکەتە لەناو گۆڕدا پێش جەهەنم. ئەم ئینسانە لە دنیادا ڕەفزی قورئانی کرد بۆیە ئەو کەسانەشی کە دەڵێن ئێمە بە شەرعی خوا ڕازی نین بە قانون یا بە عەشایری دەیکەین ئەمە عوقوبەکەیانە ئەگەر تۆبە نەکەن و نەگەڕێنەوە بەلای خوا و لەو قسە پەشیمان نەبنەوە دڵنیا بە خوای گەورە لە ناو گۆڕدا سەرت پان دەکاتەوە بە شەرعی خوا ڕازی نابی یعنی خوا دەخەیتە مقابلی قانون و عەشایر بەتەمای لە بەهەشتا بی نەخێر شتیوانی و ناشبێت. بۆیە هەر کەسێک ڕەفزی قورئان بکە
قڕ بەسەر مولحیدەکان و بێدینەکان، قڕ بەسەر ئەوانەی کە دیندار بوون ئێستا وازیان لە دینداری هێنا، وازیان لە کردەوەکردن بە قورئان هێنا، ئەمە سزاکەیانە. یەکێتر لەو کەسانەیشی کە شمولی ئەم سەرپانکردنەوە دەکات، ئەمە زۆرێک لە خەڵکی دەگرێتەوە. ئەمە حەدیث صحیح بوخاریە، قسەی گیرفانی خۆم نییە، قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەو کەسەی فەرمی وەینام عن الصلاة المەکتوبە، ئەو کەسەیشی لەسەر نوێژە فەرزەکان بخەوێ و نەیکات، چەندێکتان ئەمڕۆ نوێژبەیانتان هەر نەکردووە لە بن، بگەڕێنەوە بەلای خوا، ئەمە عقوبەکەتان لەناو گۆڕدا پێش جەهەنەم، لە جەهەنەم زۆر سەختترە بێت، سەقەرە. ئەم ئینسانە کە ئەم کەسە سەری پان دەکاتەوە، بەبەر ئەکێشێ بە سەریدا کەسێک بوو لە دنیادا لەسەر نوێژە فەرزەکان دەخەوت و نەی ئەکرد، یاخود نوێژی بانی سەعات 9 ئەکات، یا هەر نیوەڕۆی دەیگەڕێنێتەوە کە شتی وا لە دینە هەر نییە. نوێژ قەزاکردنەوە بەو شێوەی کە نیوەڕۆ دەکرێت، نوێژی بانی نیوەڕۆ دەکرێت، مە شتێکی عەشایەریە، مە لە دینە شتی وان نییە. ئەو کاتێک کە خەبەرتە بێتەوە نوێژەکەت بکەی، بەڵام من نیوەڕۆ دەیکەم سەعات 6 سەعات 12 نوێژی نیوەڕۆ بەیانیەکات، شتی وا لە دینە نییە، ئەمە دین نییە. بۆیە ئەو کەسەی نوێژەکانی نەکا و لەسەر نوێژەکانی بخەوێ، ئەمە عقوبەکەیەتی و سزاکەیەتی لە ناو گۆڕدا. ئیتر تۆ هەر بڵێ من بەهەشتیم، تۆ هەر بڵێ خوا غەفور و ڕەحیمە، وەڵڵاهی ئەوەی واز لە قورئان بهێنێ و کردەوەی پێ نەکا، ئەوەی نوێژ نەکا و لەسەر نوێژە فەرزەکان بە تایبەتی بەیانی بخەوێ و وازی لێ بهێنێ، لە ناو گۆڕدا دووچاری عەزابێکی سەختە بێت. چێمان پێمان خۆشە سەرمان بە بەرد پان بکرێتەوە، سەرمان بتەقێنرێ. دەی ئەمە عقوبەی کەسێکە لە دنیادا ئابەم شێوەی بۆیە با بگەڕێنەوە بەلای خوا. لە ئەمڕۆ کەسێکمان نوێژی فەوتاوە لەسەر نوێژەکان خەوتوونە، جەرەسەکەت مۆبایلەکەت لە دوورەوە برێرە، چۆن بۆ سەفەرێک خەبەرت ئەبێتەوە، ئەبێ ئاواش بۆ نوێژەکەت خەبەرت بێتەوە بۆی سەرت پان نەکرێتە ناو قەبردا. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح بوخاریە دەفەرمێ ئەو دوو مەلایکە منیان بدڕۆشتین بۆی تاوانبارانمان پیشان بدەن کە لە ناو گۆڕدا چیان بەسەرادی، ئەوانەی کە تۆبە ناکەن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ پیاوێترمان بینی ئەم پیاوە على رجل مستلق لقفاه، ئەوش بە هەمان شێوە پاڵکەوتووە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی کەسێتر بە دیارسەریوە بوو. ئەم ئینسانە تاوانی چی بوو لە دنیادا؟ دوو لە ڕێبەڕێستان درۆزن بووە، درۆی بەڵاو کردوێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ کەسێکم بینی پاڵکەوتووە لەسەر پشت، کەسێکیش بە دیارسەریوەیە، قولابێکی پێیە، چەقۆیەکی پێیە، ئەیکا بە ئەمەیە حەتاکو پشتەوە ئەیبات، هەڵێتەکێنێ، ئەوە هەڵێتەکێنێ، ئەمجا ئەمەشی هەڵەتەکێنێ هەتا پشتەوە، چاویشی هەڵەتەکێنێ هەتا پشتەوە، هەمووی ئەتەقێنێ، یعنی بیهێنە بەر چاوی خۆت یەکێ بە قولابێک وەکو چەقۆ تیژ بێ، وەکو مووس تیژ بێ، بیهێنێ دەمت هەڵدڕێ، چاوت هەڵدڕێ، لوتت هەڵدڕێ هەتا پشتیشەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم تەماشام دەکرد عقوبەکە ئەدرا، هەتا ئەڕۆشت بۆ ئەولاشی بدڕێ، ئەم لا چاکە بووە بە ئازارەوە تەبعەن. ئەفەرمێ ئەم لایش بە هەمان شێوە لە سێلاوە ئەیدڕان، چاویشی ئەتەقان، ئەیدڕان بۆ پشتەوە. سبحان الله. وتم باشە بۆ خاتری خوا سبحان الله، ئەمە چییە؟ ئەمە لە دنیادا چی تاوانێکی کردووە؟ لە سێلاوە هەڵی ئەدڕن بە قولابێک زۆر تیژ، بە ئازار، بە ئێش. وتیان ئەمە ئینسانێک بوو لە دنیادا درۆی دەکرد، درۆی دەکرد، درۆکە ناو خەڵکە بڵاو بووە. ئەمڕۆ فەیسبووکت پێ ئاگدار بە، ئەوەی کە لە فەیسبووکە هەیە زۆربەی ڕاست نییە. هەواڵێک بڵاو ئەبێتەوە، دوای هەفتەیە دوای ڕۆژێک بە شێوەیەکی تر بڵاوەکرێتەوە، فڵان کەسی کوشت، دوای 2 ڕۆژ شتەکە ئەگۆڕێ. بۆیە پەلە مەکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەسە بۆ درۆزنی ئینسان هەرچی بیست باسی کات، بۆیە ئاگادار بە، هەموو شتێک بڵاو مەکەرەوە. ئەگەر لە تۆڕە کۆمەڵایەتەکان بینیت یان فڵان کەسی کوژۆ یەکسەر دەست مەکە بە جوێندان پێی، کێڵێ و کەسێ دوای دەرەکەوێ کەسێترە، یان ئانێ بە شێوەیەکی تر بێ. بۆیە ئەو کەسەی درۆ بکە و درۆ بڵاو بکاتەوە، لە ناو گۆڕدا دەمی هەڵەتەکێنن، چاوی هەڵەتەکێنن، لوتیشی هەڵەتەکێنن، بەردەوامیش هەتا ئەم لایە ئەدڕێ، ئەچێ بۆ ئەم لا، بۆی ئەم لاشی بدڕێ، ئەم لا چاکە بێتەوە.
ئەمە ئەدڕێ دووبارە ئەگەڕێتەوە بۆ ئەمە هەتا ڕۆژی قیامەت بەردەوام ئەم ئینسانەکە درۆی کردووە و درۆی بەڵاو کردوتە ناو خەڵکیە پەنا بەخوا دەبێت لەناو گۆڕدا سزای سەخت بچێژێ بۆی ئەو کەسانشی کە قسەی درۆ دەکەن و خەڵکی دەخەنە پێکەنین شتەکانیان بەڵاو مەکەنەوە دوای ئێوەش بەشدارە بن لەو تاوانەدا ئینسانێک کە ڕازگۆ نییە قسە دەکە هەمووی درۆیە دوو ڕێ بەڕێستان شتی بەڵاو مەکەن و دوای عقوبەکەتان قورسە بێ لەناو گۆڕدا ئەوەی درۆ بکە ئیش و کاری درۆکردن بێ پەنا بەخوا ئەبێ لەناو گۆڕدا دەم و چاو و لوتی هەڵتەکێنن بە بەردەوامی هەتا ڕۆژی قیامەت لەناو جەهەنەمیشا عقوبەکەی قورسرە بێ بێگومان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە دەفەرمێت دوو مەلایکە منیان بردمیان بۆ لای قەومێک ئەمە عەزابی قەبرە ئەی ئەو کەسەی شەرەف و ناموسی خەڵکی لەکەدار دەکەی ئەی ئەو کەسەی کە زینا دەکەی تۆ تۆبەش ناکەیت گوێ بگرە بزانە ناو گۆڕا چی بۆ تۆ ئامادە کراوە تۆی مجریم ئەگەر تۆبە نەکەیت و ئەمڕۆ نەگەڕێتەوە بەلای خوای گەورە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم دوو مەلایکە بەڕێزە سەلامی خوایان لەسەر بێ کەسێکیان پێشانمدا قەومێکیان پێشانمدا جەماعەتێ زۆر ئەفەرمێ ئەمەندە ئاوسا بوون وەکو باڵۆن زۆر ئاوسا بوون جا ئاوساوی شتێکی زۆر ناشرینە زۆر ئاوسا بوون زیاد لە حەد ئاوسانێکی تەبیعی نەبوو أشد شيء انتفاخا خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم چی شتێک کە زۆر ئاوسێ و وەکو باڵۆن بە گەورە دەبێتەوە ئەفەرمێ ئەو ئینسانانم بینی هەمویان ژن و پیاو هەمویان ئاوسا بوون بەڵام ئاوسانێکی زیاد لە حەد گەورە ئەمە یەک دووەم دەفەرمێ پیسترین بۆنیان هەبوو بۆگەنیان کردبوو لاشەیان بۆگەنی کردبوو پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بۆنی ئەوان بۆنی لاشەی ئەوان دوو لە ڕێبەرەستان وەکو بۆنی سەرئاو پیس بوو وەکو بۆنی لاکی تۆپی پیس بوو پیسترین بۆن ناشرینترین مانزەر ئاوساوترین لاشە هەمویان ئاوسا بوون لەناو گۆڕدا دەفەرمێ وتم بۆ خاتری خوا ئەمانە کێن ئەم تاوانبارانە کێن ئەوە ئاوساون بۆگەنیان کردووە لاشەیان بۆگەنی کردووە ئەو دوو مەلایکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ فەرموویان ئەمە ئەو پیاوەژنانن کە لە دنیا زینایان کرد ژن یەخەتەگرێ قارەمانی تۆ جوامێری تۆ ئیمانی تۆ لەو کاتا دەرەکەوێ بڵێ مەعاذ الله وەکو پێغەمبەری یوسف سەلامی خوای لەسەر بێ بڵێ پەنا ئەگرم بەخوا من زینا ناکەم خوشکی بەڕێزم پیاوەکان فەساد مەکەن ئەگەر ئێوە شلی نەکەن بۆ خەڵکی کەس ناتوانێت بەرامبەرتان بوەستێ هیچ پیاوێک ناوێرێ زاد بکە بەرامبەر بە ئێوە داوەشت بکە ئیلا بەدەگمەن نەبێت بۆیە خەتاکەی سەرەکێکە ئێوەن تاوانباری سەرەکی ئێوەن لە قورئانیشدا خوای گەورە باسی ئەفەرمێ ژنە زیناکەرەکان ئەمجا ئەفەرمێ پیاوە زیناکەرەکان بۆچی لەبەر ئەوە زیاتر ژن هۆکارە بۆ زینا بەڵام بۆ دزیەکە خوای گەورە پیاوە پێشەخە ئەمجا ژن چونکە بەعام پیاو زیاتر دزیەکە بەڵام بۆ زیناکردن خوای گەورە ژن پێش دەخا بۆ یاگەر پێت خۆشە لەو ڕۆژەی کە ڕۆحە پیسەکە دەرەچێ بەهۆی زیناکانتەوە لەناو گۆڕە بە ئاوسەی بۆگەن بکەی بەردەوام بە ئەگەر پێشت خۆش نییە دڵنیان پێشت خۆش نییە بێگومان دەبێ بگەڕێتەوە بە لای خوا سوێن بەخوا ئەوەی بەم شێوەیە بمرێ ئەوە عقوبەکەیەتی ئەبێ لەناو گۆڕدا بۆگەن بکات ئەبێ عەزاب بدرێ ئینسان ئەگەر تۆزێ مەعیدەی تۆزێ سکی بە ئاوسێ چەندی ناڕەحەتە بێ چەندی ناڕەحەتە بی دەوەرە بە ئاوسێ بەڵام ئاوسانێکی گەورە ناو جەهەنەمە ئەبێ چی بەسەرا بێ ئەمە لە ناو گۆڕدا بەم شێوەیە ئینسان پێت خۆشە بۆگەنکەی پێت خۆشە بۆنەکەت لە بۆنی لاکی تۆپی پیستر بێت نەخێر دەبگەڕێرەوە لای خوا زینا مەکە زینا بکەی خوا لێت خۆش نابێ ئەگەر لە دنیادا تۆبە نەکەی یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی کۆمەڵگامان لە فەسادی و لە خراپە و لە زینا بدورك يا رب العالمين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح بخاري دهاتو پیغمبر خدا صلى الله عليه وسلم دفرمي او دو ملائكه منيان برد بويا ما نباس دكين بوي بزاني ناو گوردا سزا هيا بو تاون باران پیش جهنم سزا ادري انسان اگر توبه نکرد به دنیا ته
دەفەرمێت بردمیان بۆ لای ڕووبارێک، ئەمە عەزابی ناو گۆڕە، بەڵام ڕووبارێک لە خوێن نەک ڕووباری ئاو، ڕووبارێک بەس خوێنە، سوورە وەکو خوێن. تۆ ئەتوانی ناو ڕووبارێکان مەلە بکەی وەکو خوێن سوور بێ؟ هەر ببینی ببینی دڵت سەغڵەتە بێ، هەر ببینینەکەی دڵت سەغڵەتە بێ. ئەگەر ئاوێ تۆزێ قوڕاویش بێ مەلەیتیان ناکەی، وەرە وەکو خوێن سوور بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم تەماشام کرد لەناو ئەم ڕووبارەدا پیاوێک مەلەئەکە، لەناو ڕووبارێکی خوێناوی، مەنزەرێکی ترسناک. پەنا بەخوای گەورە، ئەگە تۆبە نەکەین بەخوا لە دوای مردنمان باجی هەموو تاوانەکانمان نەدەین. بەخوا نەدایک فریاتەکەوێ، نە باوک، نە خزم، نە کەس و کار، هیچ کەسە لەگەڵا نییە. لە دنیادا ڕوود لە خوا نەکرد بێ، بەس خوای گەورە پشتت تێکا و سزات بدا، کەس ناتوانێت ڕزگارت کە. لەناو ڕووبارێکی خوێندا مەلە دەکات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە لێواری ڕووبارەکە پیاوێک وەستاوە بەردێکی زۆری لە بەردەمایە، بەردێ زۆر زۆری داناوە، ئەم بەردە هەر بەردەوام بۆی دێ و کۆتایی پێنایە. ئەفەرمێ ئەم کەسە مەلەئەکە مەلەیەکی زۆرەکە ناو خوێناوەکەدا، بەس زۆر ناڕەحەتە، لە عەزابایە، دێت ئەیەوێت لە ڕووبارەکە دەرچێ، دەمی ئەکاتەوە. ئەم ئینسانش کە لە لێواری ڕووبارەکەیە یەک بەردێ ئەکێشێ بە ناو دەمیدا، ڕێک ئەگەڕێتەوە ناوەڕاستی ڕووبارەکە. سبحان الله، هەم ماوەیەتر مەلە دەکات و هەم دێتەوە بۆ لێوارەکە، هەم بەردێتری لێ ئەدات و دووبارە دەگەڕێتەوە بۆ ناو خوێناوەک. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حتا ڕۆژی قیامەت ئەمە سزاکەیەتی، جەهەنەمیشەوە خوا دەزانێت چی بەسەرا دێت. کەسمان تەحەمولی ئەم مەنزەرە دەکەین لەو ڕۆژەی کە دەمریت هەتا ئەو ڕۆژەی قیامەت دێ، خوا ئەزانێت چەندێتر دێ. تۆ بەردەوام بەد بکێشن بە ناو دەمتا، لە ناو ڕووبارێکی خوێناویدا مەلە بکەی و هەمووی ئێش و ئازار بێ، بەردێکی گەورە بدا بە ناو دەمتا، بتگەڕێتەوە بۆ ناو ڕاستی ئاوەکە، بێت چۆن بێت، چی سزایەک بێ، دەمیش دەکەیتەوە ئەبێ بڕاتە ناو دەمتەوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بە دوو مەلایکە فەرموو بۆ خاتری خوا ئەمانە کێن؟ ئەم تاوانبارە چی کردووە لە دنیادا، لەناو ئەم خوێناوەدا مەلە دەکا و بەرد ئەکێشن بە دەمی هەتا ڕۆژی قیامەت. ئەو مەلایکە فەرمی سەلامی خوای لەسەر بێ ئەمە فەئینەه ئاکل الڕیبا، ئەمە لە دنیادا ڕیبا خۆر بوو، ڕیبای خوارد، سوو فایزی خوارد. ئێمە دەڵێن کاکە ئەوە حرامە، ئەوە ڕیبایە، هەر گوێی پێ نییە. ئاڵتون بە قەرز حرامە، ڕیبایە، گوێی پێ نییە. بە قیست بکڕی حرامە و ڕیبایە، گوێی پێ نییە. کاکە دەڵێن بە خەڵکی دەڵێن پارە مەدەن بە هەندێک کەس بۆ مەعمەلە، کابرا ئەوەنە هەزار دەفتەری برد، هەمووی ڕیبایە، ڕیبا. من دەفتەرێ بدەم بە تۆ کاک فڵان کەس، ئەمە پارەت ئەدەمیە، هەر لە دەفتەرێک مانگی 2 وەرەقەم بەرێ، مانگی 3 وەرەقەم بەرێ، ئەی بڕمەوە لەگەڵ تا، ئەمە ڕیبایە، ئەبێ شەریکایەتی بێ. ئەخر معقولە پیاوێک پاریس 1000 نەفەری لایە، ئەمە چۆنم پارانە دەبرەکات؟ ئەوانەی کە کەسابەتەکەن، ئەوانەی کە کاسبن ئەزانن دەفتەرێک لەوانەیە مانگی 2 وەرەقە پەیاکات، 4 وەرەقە پەیاکات، معقولە کابراڵە مانگی 2 وەرەقەت دەمێ، 5 وەرەقەت دەمێ؟ ئێکاکە گیان خۆ ئەگەر بە نیوەیش بێ 5 بدابەتەوە خۆ بێ 5 بۆ خۆی هەڵگرت بێ، ئێکاکە دەفتەرێکی کوێ 2 وەرەقە فڕێدا مانگی. ئەمە بزانە دانت بۆ داکە پارەکەی خۆتە داتەوە، هەنێکی شێخەوە تەواو، بە تایبەتی جیلی ئاخر کۆتا کەسەکان قوڕەکرێ بەسەریان ناوتیاچ. ئەمە ڕیبایە، دەفتەری ئەدەم بە تۆ دەفتەرت ئەدەمی هەر دەفتەری ئەوەندە وەرەقەم بەرێ، ئەوە ڕیبایە. ئاڵتون بە قەرز مەکڕن، 1 دینار 1000 بمێنێ ئەبێتە ڕیبا، ئەبێت دەست بە دەست بێ. ئەمە عقوبەی ڕیبا خۆرە، ئەوەی کە ئیشی ڕیبا دەکات. بۆیە لە خوا بترسین، تەقوای خوا بکەین، بگەڕێنەوە بەلای خوا، تۆبەم بکەین لە ڕیبا خواردن، لە ئیشی ڕیبا، بە تایبەتی ئەوانەی کە ئاڵتون دەفرۆشن، لە خوا بترسن، بە قسەی هیچ مەلایەک مەخەڵەتیان کە فتواتان بۆدا ئاڵتون بە قەرز بفرۆشن. ئەوە مخالفەی حەدیثی پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه وسلم، ئەو دژایەتی دین دەکا، ئەوە دەیوێت خەڵکی لە خۆی ڕازیکە، خوا لە خۆی بڕەنجێنێ. ئەوەی ڕیبا بخوا و تۆبە نەکا و نەگەڕێتەوە بەلای خوا، ئەبێ لە ناو گۆمی خوێناوی بێ، ناو قەبرەکەیدا. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثەکەی صحیح بوخاریدا دەفەرمێت ئەو 2 مەلایکە منیان برد
بۆ شوێنێک بوو، بینایەک بوو زۆر گەورە بوو، وەکو تەنور دروست کرا بوو، وەکو تەنور. بۆی دووبارە باسی زینا دەکەمەوە، چونکە زینا زۆر بڵاوەتەوە. مزگێنی جەهەنم بۆ ئەو کەسانی کە تۆبە ناکەن و ناگەڕێنەوە بۆ لای خوا مزگێنێکی سەختی پێیان داوە، ئەفەرمێ فەبەشیرهم بعەذاب ئەلیم. ئەوانە مزگێنی عەذابی بە ئێش و ئازاریان پێ بدە کە ناگەڕێنەوە بە لای خوا. ئەفەرمێ ئەم بینایە وەکو تەنور دروست کرا بوو، خوارەوەی فراوان، سەرەوەی تەسک. ئەفەرمێ چوومە ناو ئەوە لە لێواری ئەو شتەوە کە وەکو تەنورە، سەیرم کرد خوارەوە هەمووی ژن و پیاوی ڕۆتۆقوتە، هیچی جلێ بەرانیە. بەڵام ئەفەرمێ شیوەن و گریان و هەرایەک بوو، کەس تێ نەئەگەی چیە وترێ، هەمووی هاواری بوو. ئەفەرمێ بینیم لە ژێرەوە، لە ژێر ئەم تەنورە گەورە، خوا ئەزانە چەندە گەورەیە، چەند هەزار ئافرەت و ژن و پیاوی تێیە، هەمووی ڕوتوقوت بێ جلو بەرگ. چونکە لە دنیادا خۆیان ڕوت کردەوە، زینایان کرد، ئەبێ بە ڕوتوقوتی عەذاب بدرێن. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە ژێرەوە گڕێکیان ئاگرەکەیان بۆ گڕە درێ، لەناو ئەم بینایەدا وەکو تەنورێکە. ئاگرەکە گەرمەکرێ، وردەودا ئەم بڵێسەی ئاگرەکە ئەیان هێنێ بۆ لێواری سەرەوە، لێواری ئەو تەنورە. ئەفەرمێ هەموویان هاوارەکەن، هەموویان دەگرین. ئەم جا کاتێکە نزیکە بێتەوە لەوەی کە بگاتە لێواری تەنورەکە، دووبارە ئاگرەکە دێتە خوارەوە، هەم دووبارە سەرەکەوێتەوە، هەم دایانەگرێتەوە، هەموویان ئاگرەکە بەرزیانەکە و یان سووتێنێ، دایانەگرێتەوە، یان سووتێنێ، دایانەگرێ، بەرزیانەکاتەوە، نزمیانەکاتەوە، حتا ڕۆژی قیامەت. وتم بۆ خاتری خوا ئەم کەسە تاوانبارانە کێن ئەم ژن و پیاوانە هەر قیژەیەکە، هاوارێکە، باسی ناکرێ. ئەفەرمێ ئەوەندە ئەیان قیژان گوێت چۆن گورگ ئەلوورێنی ئاوا دەنگیان دێسپەنا بەخوای گەورە، هەمووی دەگری، هەمووی پەشیمانە، بۆ زینام کرد، بۆ خراپەکاریم کرد. وتیان ئەمە عقوبەی ئەو ژن و پیاوانەی کە زینایان کردووە لە ناو گۆڕدا، هەتا ڕۆژی قیامەت لە ناو ئەو تەنورە عەذابە درێن، و دوایەوە لە ڕۆژی قیامەتشە خوا ئەزانێ لە جەهەنەمە چیان بۆ دانراوە. ئاگادار بە ئینەها عەلەیهم مؤصەدە في عمد ممددة. ئەوانەی کە لە دۆزەخدان کۆت و زنجیرە کرێن، چۆن دەڵێ بە عەمودەوە، بە ئاسنەوە هەموویان دەبەسرێنەوە، کۆت و زنجیر دەکرێن و سجن دەکرێن ناو جەهەنەمدا، ئەمجا عەذاب بدرێن. پێت خۆشە بۆ لەزەتێکی کاتی خۆت بخەیتە ناو تەنورێکەوە، هەمووی ئاگر بێ، ئەو ئاگرە بەرزت کاتەوە و دادگرێتەوە، ئاگر بەرزت کاتەوە، پەنا بەخوای گەورە، ئەبێ چەندە سەخت بێ. بۆیە تۆبە بکە لە زینا. ئەوەی داوای زینای لێ کردی، بڵێ لە خوا ترسم، لە ئاگری دۆزەخە ترسم، لە جەهەنەم ئەترسم، من تەحەمولی ئەو شوێنە ناکەم. کە تەحەمولی ئەو شوێنە ناکەی، تەحەمولی ئەو عەذابە ناکەی، بۆ خۆت دەخەیتە شوێنێکە و شوێنی بەدڕەوشتەکانە، بۆ لەگەڵ بەدڕەوشتەکانە حەشر بکرێی، بۆ لەگەڵ بەدڕەوشتەکانە عەذاب بدرێی، بگەڕێرە بۆ لای خوا، لەگەڵ ڕەوشت بەرزەکانە بژی، لەگەڵ ئەوانە با حەشر کری. ئینسانی زیناکەر تۆبە نەکا، قەت خوای گەورە نایخاتە باشتەوە، ئیلا ئەبێ عەذابێکی چاکی بدا، ئەگەر مشریک نەبی ئەمجا لە جەهەنەم دەرەچێ، ئەبێ یەکسەر عقوبەی خۆی بچێژێت لەناو قەبردا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبدا هاتووە، ئەفەرمێ دوو مەلایکە منیان برد، ئەمە بۆ خوشکە بەڕێزەکانە، ئەفەرمێ دوو مەلایکە منیان برد، تەماشام کرد، کۆمەڵە ئافرەتێکم بەرچاو کەوت، ئافرەت جلوبەرگیان لەبەرانیە. ئەفەرمێ مارم ئەبینی ئەیدا بە سینگیانەوە، مار یەک لە دوایەک مار ئەیدا بە سینگیانەوە، یعنی گەست، سینگیانی ئەگەست و پێوە ئەدا، ئەمە لە ناو گۆڕدا پێش جەهەنەم، بەردەوام سینگیان مار پێوەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ بۆ دوو مەلایکەم فەرموو سەلامی خوایان لەسەر بێ، ئەم ئافرەتانە چیان کردو لە دنیادا، بۆچی بەم شێوەیە مار ئەدا بە سینگیانەوە؟ بێنە بە چاوی خۆت خوشکی بەڕێزم، مارێکی گەورەت بۆ بێن و یەک جا بدا بە سینگتەوە، چیت دەیەکا؟ دەوەرە بەردەوام مار بتگەزێ، بەردەوام یەک لە دوای یەک ئازارت بدا. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم، ئەو مەلایکانە سەلامی خوایان لەسەر بێ فەرموویان ئەمە ئەو ئافرەتانن کە لە دنیادا منعی شیری خۆیان کرد لە مناڵەکانیان،
ئەمڕۆ پەیا بووە زۆر ئەڵێ با سینگم تێک نەچێ شیر لە مناڵەکە دەبڕێتەوە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە واجبی کردووە لەسەر دایکەکان 2 ساڵ شیر بدەن بە مناڵەکانی خۆیان، بۆیە هەر ئافرەتێک بەبێ عوزر ئافرەتێ شیری تیان نییە، هەر شیری تیان نییە، ئەمە ئەم حەدیثە شمولی ناکات چونکە شیری تیان نییە. ئافرەت هەیە بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت شیر بە مناڵەکەی بدا شیرەکەی خۆی، ئیتر خۆی نەخۆشە یا جارێ مناڵەکەیشی نەخۆشە، بە هیچ جۆرێ مناڵەکەی ناتوانێت شیرەکەی بخوا. ئەگەر ئەو ئافرەتە عزرێکی نەبێ بەهۆی نەخۆشیەوە یا بەهۆی کە شیری تیانە یا شیرەکەی بەشی ناکە، لەبەر ئەوەی بڵێ سینگم با تێک نەچێ دڵنیابە لە ناو قەبردا مار هەمووی تێکەداتە ملیەکە بۆی. خوشکی بەڕێزم سینگ با تێک بچێ، ئایا سینگ تێک چێ ئەمە باشترە یاخود ئەوەی کە لە ناو قەبردا هەتا ڕۆژی قیامەت مار بدا بە سینگتەوە؟ دڵنیابە ئەوەی کە منعت کردووە لە مناڵەکەت خوا مارێکت بۆ ئەنێرێ و چەند مارێکت بۆ ئەنێرێ عقوبەت بدا. بۆیە پیاو بەڕێزەکان ئێوە ئاگادار بن، خێزانەکانتان هانی ئەوە مەدەن، پیاوی شێخ تاوانبارە شیر لە مناڵەکە ببڕەوە، ئەخر دەی بڕیتەوە بەسەوە باجەکەیەتی، ئەخر خۆ بڕۆ حەچی دکتۆری سەر زەوی هەیە ئەڵێ مناڵ ئەبێ شیری دایکی بخوا، بۆچی شیرەکەی لێگریتەوە؟ لە خوا بترسە خوشکی بەڕێزم، با سینگت تێک چێ نەڕۆیتە ناو ئاگرەوە، با سینگت تێک چێ هەچەنێ تێکیش ناچێ، لەوە باشترە کە شەیتان ئەوە خسێتە مێشتەوە با سینگت تێک نەچێ و سینگ جوان بوەستێ، بەڵام لە قیامەتە ئەگەر تۆ بەنەکەی نەگەڕێتەوە بەلای خوا دڵنیابە لە خزمەتی مارە ئەبیت. ماری دۆزەخ چۆن بێ، ماری ناو قەبر چۆن بێ، دڵنیابە لەوانەی دنیا زۆر سەختترە. پێت خۆشە مار بدا بە سینگتەوە بە بەردەوامی هەتا ڕۆژی قیامەت؟ ناوەڵڵا پێت خۆش نییە. دەی لە خوا بترسە و ئەگەر وات کردت تۆ بۆ بکە، ئەگەر لە مەولاش بەتەمایی وەواشت کردو بگەڕێرە بۆ لای خوا هەتا خوای گەورە عەزابت نەدا. ئەمە چەند عقوبە و سزایەک و باسمان کرد بۆ کەسانی کە تاوانبارن. مەبەستمان لە باسکردنی ئەمانە ئەوەیە بزانین ئەگەر تاوان بکەین تۆبە نەکەین لە ناو قەبردا باجەکەی ئەدەین پێش جەهەنەم. لە ناو قەبردا عەزابەیە خۆشیشەیە، ناز و نیعمەتەیە و عەزاب و سزایشەیە، هەڵی بژێرە ڕێگای خوا بگرە، واز لە زینا و خراپەکاری و ڕیبا بهێنە بۆ ئەوەی خوای گەورە لە ناو دۆزەخ و لە ناو قەبردا سەرشۆڕ و ڕسوات نەکات. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا شفاء نخوش كان مال بدي، يا ربي خويا أواني نخوش شفاء بدي، أواني قرزاريان بودا بركي، أواني كيشو مشكلان خويا بويان حلكي، أواني خراب خويا هدايتيان بدي، أواني زيناكرن يا ربي خويا هدايتيان بدي، خويا يارمتيان بدي، أواني دايوان باكن خويا بردواميان كي لدايوان باكي يا رب العالمين. خوایان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، خۆشی و شادی و ڕەحمەتی خۆت بڕژێنی بەسەرماندا. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.